لە کۆتاییدا کاتی ئەوەیە بەم کەیسە زەبەلاح و گەورەیە بڵین ماڵاوە ئیدی بەسە ئەو دەنگفان و تەرتیبات و شتم ناوێ لە کۆتاییدا بڕیارە گەورەکە دەدەم ئەویش گواستنەوەی کارەکانمان بۆ سەر کۆمپیوتەرێکی ئەپڵ ئەویش ماکمینیە کە بەس سەیری قەبارەیەکەن بزانە چەندی فەرقە ئەو کۆمپیوتەری خوارێ نزیکەی زیاتر لە $1000 دەوەرەق ڕاوەستایە لەسرم کە ماسفاتەکانش زۆر بەرز نییە بەڕاستی ئەم ماکمینیە نرخی 1 ملیۆنە بۆتە نزیکەی حەفوەرەکەیەکە وەتوانانی هەرزانتریش وەری بگری یعنی بەدەستی بخەی ئەمفۆری لەسەرە قەبارەکەی چەم بچووکە لە چاوەی دەنجی لێوەنە زۆرش بەقوترە بۆچی ئەسمە سەرا بڵ سڵاوتان لە بیاوڕانی خۆشەویستم ژیرتان لەگەڵ لە ڤیدیۆیەکی نوێ هیوادارم دگمێن لایک سابسکرایب و فۆلۆ لە بیر نەکەن بۆ بینی ڤیدیۆ زیاتر لەم بابەتە بۆچی بڕیارە گەورەکەمدا یدی واز لە ویندۆز دێنم و ماک مینی بەکاردێنم من لە مێژە ماک بەکاردێنم کەسێک نیمە ینی دوورم لەناو ئەجوایی ماک پێشتر لاپتۆپم هەبووە قسەم لەسەر لاپتۆپەکە کردیە ڤیدیۆم زۆر لەسەری کردیە لە ئیش و کارەکەم لە دەستگاوی ڕاگەیاندن و تەلەڤیزیۆن نۆشتانە بەرداوامیش مەسە ماک کردیە بەڵام لە ماوەی کۆتایی بە تایبەتی کە هاتمە ناو دنیای یوتیوب لەبەر خاتری لایڤ ستریم و تۆمارکردنی ڤیدیۆی یوتیوب لە ڕێگەی گیم پڵی پلەیستیشن و ئەکسبۆکس و ئەوانە یاریکردن لەسەر کۆمپیوتەر ناچار بووم بێکجاری بچمە سەر PC ویندۆز لە ماک دوورکەوتمەوە هۆکارەکەشەوە بووکەوە ماک دەتوانم بڵێم پێش دەرچوونی M سیریز پرۆسەسەری M ماکان پێویستیان بە پارەیەکی زۆر بوو ماسفاتێکی کەم هەر بە قوت بووم بەڵام کێشەیان زۆر بوو لاپتۆپەکەی منیش 2019 بوو ئەو کێشانەی هەبوو بەڵام دواتر ئەپڵ بڕیاری داوە M سیریز بڵاو کاتەوە یاخود ماکانەی کەوا پرۆسەسەری خۆی بکار پێ دەکات گەورەترین پێشکەوتن لەم ماکبووکە نوێیانە پرۆسەسەرەکەیتی بەڕاستی واتە GPU وتە گرافیک کارت CPU پرۆسەسەرەکەی و ڕامەکەی هەر هەمووی لەسەر یەک چیپە کەشی زۆر زۆر نازارە بە تایبەتی ئەم ماکمینەی من کڕیومە نرخەکەی بە ملیۆنێکە ملیۆنێک شتێکە لەکوێ بەدەست دەکەی بنرخێکی هەرزانە کوردستان بێگومان سفر ماکبوک شۆک لە ئینستاگرام نازدارن هەر شتێکت دەوێت لە بواری ماک لایوان دەست دەکەوی هەر بابەتێکی ماکت دەوێت کۆمپیوتەرت دەوێت ماوست دەوێت یاخود کیبۆردی ماکت دەوێت یان لاپتۆپت دەوێت هەموو شتێک لای ئەوان دەست دەکەوێت بەنرخی زۆر زۆر گونجا و زۆر پاک و 100% جێگەی سیقن و من پێشنیار دەکەم ئێوە زۆر خەڵکی شمنارتە لایەن پێشنیار دەکەم ئێوەی خۆشەویست بستن لایەن لەبەرێ بەڕاستی شتەکانیان ناوازەیە و ئەو ماکەش هەر لای ئەمانەوە هێناومە لەوەی دڵنیام کەشتی باشتان دەدەنێم بەناوی ژیرۆ بڕۆن ئەکید بە نرخیش خاترتان دەگرن لە دوای بڵاوکردنەوەی ئێمەکان ئەپڵ چۆ قۆناغێکی دیکە بتوانین لە قەبارەیەکی وا بچووک زۆرتری مواصفات و تایبەتمەندی کۆکاتەوە من کۆمپیوتەر بۆ چ بەکاردێنم ئەو پرسیارەکەتانە و ئێوەش چۆن هەڵبژێرن ماکتان دەوێت یا پیسیتان دەوێت من لەسەر کۆمپیوتەر یاری ناکەم خۆشتانەوە دەزانن من گەیمەری کۆنسۆڵم واتە پلەیستیشن یان ئەکسبۆکس یان پلەیستیشن 3 یان پلەی 2 لەسەوانە یاری دەکەم لەبەری حەزم لە شاشەی گەورێ و پاڵدانەوەی نەک لەسەر مێز و کورسی دانیشم یاری بکەم زۆر ڕقم لێ دەبتەوە لە بۆ من نییە لە هەمان کاتیشدا دەمەیە کۆمپیوتەرێکی بەخۆت من بتوانم ئێستا دەبین کواڵەتی ڤیدیۆکانم بەرە 2K 4K بڕۆیشتەوە تابێتەوە ڤیدیۆ بە 4K لەسەر ئەو ماکە مۆنتاژی دەکەم کەشێکی زۆر نازدار لەسەر باسی دەکەم مۆنتاژی چۆنە یان دەبێت کۆمپیوتەرەکەم یاخود پیسەکەم بەرزکەمەوە لە بۆ نرخی 20 وەرەقە 25 وەرەقە هەتا وەکو 30 وەرەقەکمان دەوێت کە بتوانین لەسەر PC بە کواڵەتی 4K بە ڤیدیۆی کواڵەتی بەرز بتوانم مۆنتاژ بکەم و ئەکسپۆرت بکەم و بڵاو بکەمەوە یانیش دەتوانم بە چارێکەکی ئەو نرخەش بە نیوەی کەمتر لەو نرخەش کۆمپیوتەرێکی وا بەدەست بخەی هەموو شتەکان پێ دەکرێت گەورەترین کێشەم لەگەڵ ماکی 1 و 2 3 یاخود ئێمی 1 2 3 ئەو بووکەوە ماکمینی ڕامەکەی لە 8 گیگابایت دەستی پێ دەکرد بەڵام لە M4 ئەپڵ ئەو بڕیارە باشی 8 گیگابایت لە بۆ مۆنتاژ بەڕاستی بەکەڵک نایە ڕاستە فاینەڵ کەتی هەیە بەرنامەی خۆی هەیە لەوانەیە زۆر باشتر کار بکە بەڵام 8 گیگەکەمە ئێستا مە 16 گیگابایتە ئۆکەی 16 گیگابایتە 512 گیگابایت SSD بەڵام من زۆر پێویستم بە قەبارە نییە لەبەرەوەی SSD لەو شێوازە بەکاردێنم لە بۆ زەخیرەکردنی بابەتەکانی خۆم ئەو SSD خۆی لەسەری تەنیا بۆ کاری مۆنتاژی خێرا بەکاری دێنم واتە زۆر پێویستم بە SSD نیە لە 512 زۆر باشە بەڵام 550 زۆر کەم بەڕاست 512 هەڵبژێرن دایمەن کارکردن لەسەر ئەو ماکە زۆر خۆشە وەکوتم من پێشتر کارمە سەر ماک کردیە واتە کەسێک نیمە زۆر شارەزانە بۆ کار مەسەری کردی بەڵام ئێستا ئیشەکە ئاسانتر بووە لەبەرچی لەبەرەوەی ئەگەر بێت و فاینەڵ کەت بەکاربێنی تەنانەت ئەدۆبیش نەفسی شتا ئەدۆبی پریمیەرش بەکاربێنی کە من لەسەر هەردووچی بە پرۆفشناڵی ڕۆژانە کار دەکەم لە ئیش نەک یوتیوبیشەکە زۆر بەسیتە بەڵام لە کار هەم بە پریمەر کارم کرد بە کار دەکەم و هەم بە ماک کار دەکەم بەڵام زیاتر بە پریمەر کار دەکەم لە کار ئێستا لە ماڵەوە من بە کواڵەتیی بەرز سەری ڤیدیۆکانی سفرێک ژیری بکەن لە ماوەی 2 هەفتەی ڕابردوو کواڵەتی چەند بەرزتر بووە لەبەر ڤیدیۆی یوتیوب ئێستا کە داوڵۆندی دەکەی ئەگەر بە 4K داوڵۆندیکەی دەبێتە فۆرماتی AV01 یاخود AV01 چیە
AV01 یاخود AV01 AV01 لەسەر ئەدۆبی پریمەر کار ناکات لەبەرەوەی ئەدۆبی سەپۆرتی ئەو جۆرە کۆدینگە ناکات دەتوانانی وا بڵێن ئینکۆدەرە ناکاتن کە بۆ شێوازە ئینکۆدەر دەکەیت دەبێت دووبارە کۆنڤەرتی بکەیت کە کاتێکی زۆری پێدەچیان ئینکۆدی بکەیت کات زۆری پێچی بەڵام ئەپل فاینل کات سپۆرتی 4K AV01 دەکات کە لە بۆ من لە بۆ بەرنامە سفرەژیری شتێکی یەکجار ناوە دەتوانم ڤیدیۆەکە بە کواڵیتی 4K دابنێم شتێکەش توانم ئایفۆنەکەم زۆر باشانی بەکاربێنم ئێستا ئەم کامێرەی ئایفۆنە بە ئایفۆن 16 بۆ ڕکۆردی 4K کە دەکەم ئەگەر من وێبکام بەکاربێنم هەرم ئایفۆنە دەتوانم یەکسەر بە کێبڵ وەتەنان بەبێ کێبڵیش لێدەم یەکسەر دەیخوێنێتەوە لە هەموو شوێنێک بە های کواڵیتی دەبێتەوە وێبکام پێویستی بە هیچ شتێکەکە نیە زۆر باسان لەسەر ویندۆز توانێت کار بکەی بەڵام لەسەر ماکە زۆر ئاسانترە شتێکی دیکەش زۆر خەڵک کەیفی بە ماوسەکەی ئەپڵی نایە بەڵام ئەو کەسانێکە کەیفیان پێدێ وەکو من تەچەکەی مەسەلەن چوونە سەرێ و خوات نەخوارێ سکرۆڵ نییە تەچە ڕایت لێفت کلیک ئەگەر ئیشت پێکردبی هەندێک کەس کەیف پێدەن کەس پێ من زۆر کەیفم پێدێەوە زۆر خۆشە کیبۆردەکەی لە باشترین کیبۆردەکان نییە بەڵام لە هەمان کاژدا ئیشەکەت لە بۆ دەکە و تۆزێک شۆرکەت شتەکانی تۆزێکی زعاجە دوگمەکان تۆزێک جیاوازەکە تازە بێ سەرماچی بەڵامەکە پێش بەکات نەم کێشۆت نییە بێمە سەر ئینتەرفیس بەڕاستی ماک ئەگەر بێت و ئایفۆن بەکاربێنی لەگەڵ ماک هیچ فەرقێکی وای پێ ناکەیت بۆ نمونە سێتینگ هەمان سێتینگە تۆزێک هەندشتی جیاوازە لەگەڵ ماک لەسەر شاشەکان زۆر بەسیتە پێبوون و کوژانەوەت یەکسەرە کردنەوەی ئەپەکانت هەمووی یەکسەرە زۆر تاخیرت ناکە وشتی زیادە بێمەعنا نییە ڕیفرێشت نییە لەسەر شاشەکەیکە لە گەورەترین ئاڵبەکەرەکانی سەر ویندۆز کە شتێکی واژ ناکات ڕیفرێش بەڵام خەڵکی ڕاتەوە بەڵام لەسەر ماکە شتت نییە و پێویستت پێ نییە و بەگشتی سیستم مانجمنت ئەو ڕامەی ئەو 16 گیگابایت ڕامەی کە هەتە لەسەر ماک زۆر باسایی دەتوانی استفادە لێ بکەی نەک ویندۆز زۆر باسانی ویندۆز لە باگراوان زۆر شت کار پێ دەکە بێوێت و هەست پێ بکەی یاخود ئەگەر بچێنە تاسک مانەجەر هەست پێ دەکەن نمونە لەو گۆڕی مایکرۆسۆفت لەسەر ویندۆز 11 ویندۆز سرچ دەداتێ زۆشتی باگراوان دەداتێ کە ئەتو نازانی تشە و ئیشش دەکات ناڕم لەسەر ماکە شتانە نییە هەیە بەڵام زۆر سنووردارەوە تا تەواوی سیستمەکە لە خزمەتی تووە وەکو ویندۆز نییە ویندۆز 11 گەورەترین کێشەمان لەگەڵ ویندۆز 11 بەڕاستی جامکردن کراش گلیچ خاوبوونەوە کێشە یەکجار زۆرە ئەو کەسانێک کە بەشێکی پرۆفشنال ویندۆز 11 بەکاردێن تێدەگەن لەو شتانە بێگومان ڕێگە چارە هەیە ئەو کێشانە زۆری علاج بکرێ یان خۆشتانی باسم کرد لە باگراوند کار دەکات توانین لای بێ بەڵام کێشەیان زۆرە بۆیە من بەڕاستی یەکجاری بڕیار بدام ئیدیتەوە بەس ماک بەکاردێنم لە ویندۆز دەکەمەوە یەک نرخی زۆر هەرزانترە گەیمینجی پێ دەکرێت بەڵێ 100% گەیمینجی پێ دەکرێت توانی یاریی زەبەلاح و سایبەرپانچ لەسەر M4 ئەنجام بدەیت بەڵام من پێی ناکەم وەکوتم لە بۆ گەیمینگم نییە لە بۆ گەیمینگم بی پیسەکە باشتر هەڵیبژێری بەڵام هەماکە دە گەیمینگ بە کواڵیتی 4K لەسەر پیسی $2000 بەسەرەوە یعنی پلیستیشنی بکڕی بە 4K یان Xbox Series X بکڕی بە 4K باشترە بە بڕوای من بەڵام من بۆ مۆنتاژمە بۆ لایڤ ستریممە بۆ تۆمارکردنی ویدیۆ یوتیوبمە زیاتر و زیاترش بۆ مۆنتاژی ویدیۆ یوتیوبمە ماکەکە هەڵدەژێرم یەک گواستنەوەی فایل لەسەر ئایفۆن لە بۆ ماک کە تەسویرە کتێ بە ئێردرۆپ دەکرێت زۆر ئاسانە یاخود هەر کێبڵێکی سەریعیشی لێ بدەیت سەریعتر دێ بەڵام بە ئێردرۆپەک دەکرێت ڕسمەکەت گرتێ بە ئێردرۆپ توانین نەقلیکەی لە هەمان کاتدا نامەیەکت بۆ دەی لەسەر ئایفۆن لەسەر کۆمپیوتەرەکەتی دەتوانی بە iMessage بی هەر شتێک بی یەکسەر سەریع وەڵامی بدەیەوە ڤیدیۆ چات بە هەمان شێواز دەڕگەی iCloud دەگوازێتەوە iCloud خۆتە ئاپستۆری هەیە ئاپستۆرەکە زۆر ئاسانە بێگومان دەتوانی هەموو ئەپەچیش بە شوەی کراک لەسەر ماک داوڵۆن بکەی وەکو پیسی بەڵام تۆزێک دانانی زەحمەترە لەبەرەوەی ماک زۆر توندە لەسەرەوەی کە ئەو ئەپێت و داوڵۆندی دەکەی ڕێگە پێدراوە یان ڕێگە پێدراوە بێگومان هەر دەتوانین دایبنەی بەڵام ئەپڵ سیستمەکەی زۆر پرایڤسی تونتر کردیە بەحساب تاوەکو شتی قۆڕ بێمەعنا داوڵۆن نەکەیکەوە ماکە دەزێت بدا من نزیکەی 2 هەفتە لە بۆ 3 هەفتەی دەچیم ئەو ماکە بەکاردێنم سەیری شێوەکەی بکەم زارە شتێک زۆر سادە بەقەدەر ناو دەستمە لۆگۆیەکی زۆر سادە قەبارەی کۆمپیوتەرەکە لە پێشەوە 2 Thunderboltمان هەیە پێمە بێ ئەوانە USB Type-C نە Thunderbolt نەگە غەڵەت نەبم لە دواوە Thunderboltمان هەیە سێ دانەمان هەیە کە دەتوانن لەگەڵ HDMI-ەکمان هەیە ئەو HDMI بێگومان بۆ کۆنێکتکردنی مۆنیتەرە شاشەیە بەڵام ئەو سێیاش Thunderbolti زۆر سریعن واتە دەتوانی تاوەکو 4 مۆنیتەر پێکەوە کۆنێکت بکەیت ئەوانە Type-C نە بەڵام Thunderbolt زۆر سریع پێمە چ شاشەی غەڵەت نەبم 4 یان سەیە شاشەی 4K لەگەڵم کۆنێکت کە بێ ئەوەی خاو بکەوە یەک شوێنی هەدفۆن یەک شوێنی ئیتەرنێتشمان هەیە لە پێشەوە شوێنی هیدفۆنمان هەیە ئیدی خلاص ناو بۆکسەکەی خۆشی کە لە باگراوەندا بنێتەن بچووکە هەر ئەوەندەی تێدایە بەڵام خۆشەکەی چیان ماوس و کیبۆردەکە دەگەر ئەپڵ بی وایرلس شتێکی خاوێن جوان لەگەڵی کۆنێکە دەبێت بێگومان گەورەترین کێشەی ماوسەکەشمان چییە بە ئەوشتان پێ بڵێن ماوسەکەی گەورەترین کێشەی ئەپڵی تا هێز چارەسەری نەکردیان چارجەکەی لە بنیتی اوكي لبنيتي هرچەندە چارجەکەی زۆر باشە شحنی زۆر باشە پێویست پێ نابێ ئەوەندە بەڵام ئەگەر چارجێکەوە دەبێت ماوسەکەیش پێ ناکەوە ڕاستی
یەک لە دیزاینە قەرپەکانی ئەپڵ تاوەکو سەرسەرینەکە دەتوانێت بینتە ئێکوانە یا بینتە پشتی بەڵام نایکە بەڵام کیبۆردەکەی خۆشببختانە تاوەکو ئێستا ئەوە نیازتە هەرچەندە کیبۆردە تۆزێک کۆنە لە کۆنەکانە نوێەکانی ئەگەنا شوێنی نمونە پەنجەمۆر وشتی نییە بەڵام ڕازی مە پێستن پەنجەمۆری نییە بەڕاستی کۆدەش سەرمدانە لەژێرەوەش بگومان پانکێکمان هەیە و دوگمەیەکی پاوەڕمان هەیە ئەو پاوەرە بریا لە شوێنێکی دیکەوە لە بەرەوەی لە پشتەوەیە مەسەن تۆ ئەو هایش پێ دەکەی ئەگەر توێ پێیکە هەموو جارێ دەبی تۆزێک بەرزی کێوە دوگمەکە دابگری بەڵام زۆر کێشە لە بۆ دروست نابی بە بڕوای من شتێکی زۆر گەورە نیە یەک جارە پێی دەکەی و ئیدی خلاص بەڵام بۆ جای دا حەز دەکەم بەڕاستی ئەگەر هەستان لێ ڤیدیۆی فێرکاری ماچی بڵاو دەکەمەوە کە ماک سەرەتا کۆمپیوتەرێکی ئەپڵ بکڕی سەرەتا دەبێت چی بکەی و شێوازی بەکارانی چۆنە تۆزێک جیاوازە لەگەڵ ویندۆز هەمان کاژە زۆرشتی هەیە وەکو ویندۆز ئەوە سیستمی فایل مانجمنتی زۆر جیاوازە سیستمی ئاستارتی نییە بەڵکو ئەپەکان بە شێوەیەکی هۆریزانتەڵ لە خوارە یان لە نژێک دانراوە زۆرشتی هەیە جیاوازداران ئەپلیکیشن ئەنینستۆڵکردن هەندێک شتی زۆر ئاسانە هەندێکشیە زۆر بمعنا قورسی کردی ئەپڵ بەڵام لەگەڵەوەش ئەپدەیتی بەردایم بۆ دێ یەک لە خۆشەکانی ئەو ماکەش وەکو ئایفۆن هەموو ساڵێ ئەپڵ سیستمەکەی ئەپدەیت دەکاتەوە ئەپدەیتیشنێ لە بۆ دەمێری کەوا هەم دیزایانی شێوە زۆر دەگۆڕێت ئەوم فیچری نوێ زیاد دەبێت وەکو ویندۆز نییە کە چەند ساڵ جارێک ئەپدەیت لە بۆ ویندۆز دەنێری وسە ویندۆز دەمان هەبوو دواتە سە 11 ئەستا دەنگۆ هەیە ویندۆز 12 لە چەند ساڵی داهاتوو یاخو ساڵی داهاتوو بڵاو بکرێتەوە بەڵام مایکرۆسۆفت ویندۆز 10 زۆر باش و بەڵام 11 زۆر خراپ باوەڕ ناکەم ویندۆز 12 زۆر لە 11 باشتر بی بەهۆی ئەوەی هەندێک کێشە هەیە تەنیاگە ویندۆز 11 بەکاربین تێی دەکەیتەوە چەندە خاوتر بوویتەوە لە چاو ویندۆز 10 یانە چاو ویندۆز 7 ویندۆز 7 زۆر سەریع و ناوازە بوو بەڵام سیستمەکەی یعنی خۆشەویست نییە کێشەمان لەگەڵ ویندۆزی ئەوەیە کە من هەمڕۆژ بەکاردێنم خۆشەویست نییە هاوکاریت ناکە لەو گۆڕی زۆرشتی قۆڕ لە باگراوندت کار دەکە ئیشت پێ نییە لەو ڕامە داژی دەکە و هارد داژی دەکە ماک ناڵێ مەشتەی نییە بەڵام زۆر کەمترە زۆر یعنی ئەگە ماچ بەکاربین دەست هەست پێ دەکەی بۆیش بڕیارە گەورەکەمدا مایبی پەشیمان مۆلە داهاتوو بەهۆی ئەوەی سنوورداری سیستمی ئەپڵ بەڵام تاوەکو ئێستا زۆر باشی هاتی من تاوەکو ئێستا خۆمگرتیە بەڕاستی بەڵام تاوەکو ئێستا ئیشم پێی نەبە بە ویندۆزی بۆیش کۆمپیوتەرەکەم نەفرۆشتە و دام ناوە ئەنەوە خوانە خواستە شتێک بی پێویستم بە کۆمپیوتەرەکەی بیت ئیشی تو بم ڕانەوەستی بەڵام هیوادارم ئیشم پێی نەبی هیوادارم ئیشم بە کۆمپیوتەرەکەم نەبی هیوادارم ئەگەر حەز دەکەن ڤیدیۆی فێرکاری ماک دانانی کۆنێکتکردنی ببینن لە کۆمنت بینوسن بگومان لە ئینشاڵڵە زووترین کاتی فێرکاریی باش لەسەر فێربوونی ماک کۆشتانە بڵاو دەکەمەوە چاوتە ماز دەکەم هیوادارم لایک ڤیدیۆ لەبیر نەکەن سبسکرایب چناڵ بکەن یا فۆڵۆ بکەن تا ڤیدیۆ داهاتوو بەخێرتان سپێرم خوداتان لەگەڵ